شاری سلێمانی کەزانکۆی کۆمارە لە ڕێگەی خوێندکارەکانینەوە چاڵەنجێکیان ڕاگەیاندووە کە داوا دەکەن بە تایبەت کچان خوێندکاران کاتێک دەچن بۆ خوێندنگای ببرن بۆ زانکۆ کە بێگومان ئێژەر بۆ پرۆسی خوێندنە مکیاژ بەکارنێنن یان بەبێ مکیاژ بچن بۆ زانکۆ ئەم چاڵەنجیان ڕاگەیاندوو ماوەی چەند ڕۆژێکە دەنگدانەوەیکی زۆری هەیە و بەشێک لە خوێندکارەکان بەبێ مایکەپ یاخۆ مەکیاژ دەچن بۆ زانکۆ ئەوان مەبەستیانە خوێندکار ئەوەندەی گرنگی بە ناوڕۆکی زانست و تەکنەلۆژیا بدات ئەوەندە بایەخ بە ڕواڵەت و ڕوخسار نەدات دەچین ئەو چاڵەنجە دەبینین و هەندێک گرتی ڤیددیۆی کە خۆیان و چاپێکۆتنیک بەشێک لە خوێندکارانیان کردووەکە بەبێ مکیاژ چوون بۆ داوامی ئاسایی زانکۆ پێکەوە دەچین دەیبین لێرەوە ئەمە ئاشناتان بکەم بە چاڵنجێک بە ناوی نۆ میکەپ چاڵنج کە مەبەستی ئەم چاڵنجە بۆ ئەوەیە فێرخواز گرنگی بدا بە خوێندنەکەی زیاتر لە ڕوخساری دەرەوە متمانە بە خۆی بکە و خۆی قبولکە بە هەموو جۆرێک. بەشداربووی ئەم چاڵنجە کات و مادی بۆ ئەگەڕێتەوە دەروونێکی ئارام و هەروەها تەندروستیەکی باش. جوانی لە سادەیەتیایە بۆیە بێ میکەپ و بە میکەپ ئێمە هەمومان هەر جوانین. Beauty comes from within واتە جوانی لە ناخەوەیە. هەر کەسێک ویستی بەشداری ئەم چاڵنجە بکات با لە ژێرناوی #NoMakeupChallenge بەشداری بکات. چۆنی؟ باشیتە؟ هەستێ چۆنە کە ئەمڕۆ نۆ میکەپ چاڵنجە ئەکسەپت کردووە؟ ئەمڕۆ کوجابێک بۆ نۆ میکەپ چاڵنجەکە بەبێ میکەپاتومەتەوە بۆ داوام هەستێکی زۆر خۆشم هەیە لە برەوەی وا هەستەکە میکەپکردن بۆ بە ڕوتین خەڵک وا هەست ئەکات کە پێویستە میکەپ بکات بۆ ئەوی جوان بێت و هەندێک باوەڕیانی. دەست خۆش زۆر سپاس. سپاس بەتەش. هەستم زۆر لە ڕۆژانی تر جیاوازتر نییە یعنی ئەگەر میکەپە پێوە بێت و پێوە نەبێت ڕاستەکەم دوای 2 ساعت بیر دەچێتەوە کە ئەسڵم پێوە نییە احتیاجە. هەستێکی زۆر خۆشمەیە کە بێ میکەپاتومەتەوە بە زانکۆ ئەم چاڵنجە پێشنیارەکەم بەهارەکانی ترم کە ئەوان خۆیان قبول بێ بەبێ میکەپ با چاوەڕێی ئەوش بکەن کە خەڵکی تر بە میکەپ قبوڵیان بکات. دەست خۆش زۆر سپاس. سەرڕای ئەوەی کە من باوەڕی تەواوەتیم بە ئازادی تاکەکان هەیە بەڵام کردنیان لەکردنی مکیاج ئازادی خۆیانە و ئەم چاڵنجە کاتیان بۆ ئەگەڕێنێتەوە و پێویستە کات تاکەکانیش فێر ببن کە مکیاج پێناسی ناخوبوونی ئەوان نییە. چۆنی؟ باشم سپاس. بۆچی ئەمڕۆ نۆ میکەپ چاڵنجە ئەکسەپت کرد؟ چونکە بەڕاستی میکاج لە وڵاتی ئێمە وەکو دیاردێکی لاتوە کە کەس نبینی بەبێ میکاج بچێتە دەرەوە تەنانەت ئەگەر ڕۆژێک میکاج پێوە نەبێ هەزار کەسێتە پرسێ ئەوە چی بووە نەخۆشی یان تازەیە یان بۆچی میکاج بۆچی خۆت چاک نەکردو بەس خۆ چاکردن بە میکاج نییە بەڕاستی ئەوە ویستم ئەو دیارتەیە کەمێک کاڵ بێتەوە و زۆر زۆر دڵخۆش بووم کە چاڵەنجێکی وا هەبوو. دەسێت توانم بەڵام هەستێکی زۆر خۆشم هەیە چونکە خۆم یەکە بمڵاوانەی کە بە هیچ شێوەیەک بەبێ میکەپ نەهاتمە دەرەوە و ئەتوان بڵم کاتێکی زۆریشم بۆ گەڕاوەتەوە بۆ نمونە جاران ساعت 6 هەڵەستان بۆ میکەپ کە زۆربەی کچ ئەماکە لە ئێستاە بەڵام ئێستا توانم بڵام کە داوام ساعت 8 ساعت 7:30 من 7:15 خۆم ئامادەکەم و تا 7:30 دەرەوە و لەلێک کەشەوە هاوڕێکانم مۆتیڤێتیان دەکردم ئەوانەی کە میکەپ ناکەن و هیوادارم ئەو هاوڕێنەشی کە لە ئێستاە میکەپێکی زۆرەکەن بەشدار بن لەم چاڵنجە و وردە دەکەمیکەنەوە یان نەیکەن. دیارە بێگومان کارێکی زۆر زۆر باشە مرۆڤ بۆ جوانی خۆی ئاساییە گرنگی بە جوانی خۆی بدات بە ڕواڵەتی خۆی بدات بەڵام دوجار ئەگەر کار بکاتە سەر پرۆسی خوێندن ڕەنگە ئەمە گرفت بێت بۆیە ئەم زانکۆیە کە ئەم بابەتیان هەڵبژاردووە بێگومان هیوادارین بەردەوام بن لەسەری ئەو خاتوونانە هەر بەردەوام بن لەسەری بتوانن بە باشی ئەم کارە ئەنجام بدەن.